سپاسی خوای گەورەکەین زۆر سپاسی خوای گەورەکەین سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین کە هاوکاریکی تەواومانەکەن لە هەموو ڕوویەکەوە سپاسی ئەو کەساناکەین کە هاوکاری ئەم مناڵانەکەن من وەک دایکێکی مناڵی بێباوە زۆر سوودمەندم زۆر هاوکاری مەکرێ زۆر یارمەتی مەدرێ لە هەموو ڕوویەکەوە بۆ خواردن بۆ جلو بەرگ بۆ نەوت بۆ هەموو پێداویستیە پارە من زۆر سوودمەندم ئەگەر تەنها من لێرە سوودمەند بوومە. سپاسی خوای گەورە شەکەین کە دەستگای خێرخوازی بەخشین هیوادارم سەرکەوتوو بن خوای گەورە ڕەحمیان لێ بکە و خوای گەورە پاداشتی ئەو کەسانە باتەوە کە هاوکاری ئەم دەستگایەکەن ئەمانیش کە هاوکاری ئێمن. سەرەتا سپاسی خوای گەورەکەین سپاسی بەرنامەی بەخشینەکەین هاوکاریمانیان کردووە هەموو جارێ بە خۆراک بێ با گۆشت بێ بەر شتێبیان جێ زۆرش بۆمان ئەگرێ داواکارم خوای گەورە لیان قبول کە و پاداشیان بداتەوە گەلێ مەمنونیانین. سپاسی خوای گەورەکەم سەرەتا سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەم خوالیان ڕازی بێ دەستیان خۆش بێ ئینشاءڵڵا نمونەیان زۆر بێ وە ئێمە زۆر باشە خوای گەورە پاداشتیان بداتەوە خوای گەورە پاداشتی ئێوەش بداتەوە دەستی ئێوەش خۆش بێ براکەم ئەم هاوکاریانە بۆ ئێمە زۆر بەسوودە دەستان خۆش بێ خوالێتان ڕازی بێ ئینشاءڵڵا سەربەرز بنی هیوادارم بەردەوام بێ دەستان خۆش بێ کاکەیکیان. یا ڕەبی خوای گەورە پاداشتی دەستگای خێرخوازی بداتەوە ئینشاءڵڵا خوالێتان خۆش بێ و ئەم خێرخوازیە زۆر گرنگە بۆ چوونی هەژیر و فەقیر و کەم دەرامەت بەخوا هەمووی بێ مەعاش و بێ پارە و بێ پولە لەم کاتەیە خوای گەورە پاداشتان باتەوە پاداشتی دنیا و قیامەتتان باتەوە ئینشاءڵڵا خوالێتان ڕازی بێ خوایە خوای گەورە سەرکەوتوتان کە ئینشاءڵڵا دەستان خۆش بێ و مەمنونین بۆ ئەم هاوکاریەتان زۆر پێویستە بۆ خەڵک بەخوا خەڵک زۆر لە نەهامەتیایە خوای گەورە پاداشتان باتەوە ئینشاءڵڵا. ئێمە وەکو نووسینگەی چەمچەماڵ دەستگای خێرخوازی بەخشین کە ئەمڕۆ هەڵساین بە دابەشکردنی گۆشت و خۆراک بەسەر 50 ماڵی بێباوک و هەژار و نەخۆش و کەم دەرامەتە سوپاسی ئەو خێرخوازاناکەین کە بەردەوام ئێمان وەکو دەستێکی ئەمین سیر کردووە کە بتوانین هاوکاری خەڵکە نەدار و خەڵکە نەخۆش و خەڵکە بێباوکەکە بکەین کە لە ئێستاە بۆ ماوەی 3 مانگەوە حکومەت توانای موچەدانی نییە سوپاس بەخوا ئێمە لە هەموو دەستگاکانە بە گوێرەی ئەو خێر و ئەو یارمەتیانی کە دێ بۆمان ئێمە لەگەڵ خەڵکا بەردەوامین و وەچەترێکین بۆ فەقیر و هەژار و مناڵی بێباوک و خەڵکی نەدار و سوپاسی ئەو برایەکەین کەوا توانی لە ڕێگەی جەنابی مامۆستا سیروانەوە هاوکاری ئەو خۆراکی بۆمان دابین کرد و سوپاسی ئەو خێرخوازانەی شێکەین کە 3 نەفەر بوون توانیان حیوانی گۆشتەکانمان بۆ دابینکەن و ئێمە بەردەوامە بین لە کارەکانمان بە پشتیوانی خوای گەورەوە پاشان بە پشتیوانی خەڵکی خێرەوەمان ئێمە بەردەوامە بین بە ئیزنی خوای گەورە و خاڵێکی کەس بەڕاستی وەکو داواکاری لە بەڕێستان ئێمە بە حەقیقەت زۆر قەناعەتمان بە بابەتی دوعاکردنی ئەو کەسانی کەوا خێرەکەن بەردەوام ڕێکخراوی خێرخوازی بەخشین نووسینگەی چەمچەماڵ باوکاری ئەنجومەنی چەمچەماڵ هەڵسا بە دابەشکردنی بڕێک لە خۆراک و گۆشت و هەروەها بڕێک لە هاوکاری بەسەر کۆمەڵێک لە خانەوادەی شاری چەمچەماڵ کە سەروی 50 خێزان بوون لە ئەو کەسانی کە هەژارن و کەسانی کە فەقیرن ئەوانی کەوا خاوەن پێداویستی تایبەتن دیارە هەموو لایەگەزانن کە دەستگای خێرخوازی بەخشین لە سەرجەم ناوچە جۆربەجۆرەکان بەپێی وەرزەکان بەپێی کات و شوێنەکان پرۆژەی جۆربەجۆری هەیە ئێمەش لە نووسینگەی چەمچەماڵ کار و پرۆژەی خێر و خێرخوازیمان بەردەوامی هەیە و لە هەفتەکانی ئایندەش ئینشاءڵڵا پرۆژەی ترمانە بێ بۆ خەڵکی سنوورەکە لێرەوە بەڕاستی بە پێویستی ئەزانین زۆر سوپاسی خێرخوازان و خۆپێداوانی سنوورەکەمان و دەرەوەی سنوورەکان سنووری شاری چەمچەماڵ و پارێزگای سلێمانی و شوێنەکانی تر بکەن کە هەمیشە پاڵپشتی کارە خێرخوازیەکانی ئێمە لێرەوە سوپاسیانەکەین کە هەمیشە و بەردەوام دەستگای خێرخوازی بەخشین بە دەستێکی ئەمین ئەزانن ئێمەش چی وەکو ئەنجومەن چی وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی چەمچەماڵ لە خزمەتی چین و توێژە بەردەوامەکانی شاری چەمچەماڵ و دەوروبەریان